طبعا معلم هذا بدنجر ما مستوى هەوانە بخێراتن هونزانیش بەرچە لەفگانە هەفتۆ ئەمێ دزیەکە وەلوکن حتا نەها نەهتی کردن نەهتی دیتن نەهاتی بیهیستن لێبەلێ چەند قایدێمە هەنا قایدەیەک کەس کەسی ناز ناکەی ماهون هەف ناستکن ها پێلاو دزە لا دەبێ مزگەوتەوە خانیە پێلاوات دزێ منە لۆ دژی کردزی هەڕۆ توپای دوێ کەراکەری خەڵکێ دزێ والله باید بس کسی ناز نکن انوش حبسه در کن هەڤەنۆ قایدە دوو کەس کەسی حەز ناکەی حەزکردن قەدەخەیە چاناخە؟ هەموو کوورەکەن مت فیلمێکی دەدیتە بۆ ئەم ئیشە خۆ گەرانتی بکە باشە باشە قایدە سسێ کەس ناوێ خۆی ڕاستی کەسی لە نابێژێ هەر کەسێ ناوێ باژارێکی خۆکێ محەممەد نەفاقی چێ سلوک کوڕێ من مانەگو ناوێ خۆ نەپێژ ناوێ هەتۆ نەبێژ ئەرێ بەلێ وە چ نافخۆکردن هەڤەر پرسێکە مە بوو ئەمێ ناوا خۆکن تێ ناوێ خۆکێ چێ ئەم چ بێژ نەتە هەم بێژنەوە پرۆفەسۆر پرۆفەسەر من ناوێ خۆ دیت ناوێم گوندکێ مەلەیە ئەرێ کودەرە مەلێ گوندکێ مەلێ چاوایانی گوندک لۆ ئەنی گوندێ بچووچک ما خودش ڕازی ئێنە خۆف ناوێ گوندار خۆبکەژی ناوێ خۆمە دێرکە چیای مازی کورما دەرکە جای مازی گوندا دەژی بەردە گوند ژی بێ حتا ما بژی دەرکە جای مازیا بێ ئێوار خودش ڕازی ناوێ لێ چێت ئێڤیژی ناوێ خۆ کردە جزیر ما جزیر باژارە Evyeneci neve koke şımnak, cizi şınak mıstıra. خبرش کنه سر منها هەگە هونە هەلوکن ئەمێ پەرەسۆنە بەتاکەن پرۆفەسۆر پرسێک هەم هەبوو ئێمە پرۆفەسۆر سەعات کۆمپیوتەری چاکی خواردنکی قەهوەکی تشتێکی ناد نەما هەک قەیتەنە بڕۆژی هەمە بڕۆژینە من hemû rojîne? ڕۆژینە زاد برێنە چوو Xwedê profesorê dûr hatme. Ez seferî me an? کورە سەفەریا چ تێژ عەرەبانە هاتی سەفەریا چ خۆلی من کردی ناڤنێ پاش خۆ بکەن Profesör, min navê xwe dît. Navê me Amed e. ئامەد نەوێ میژی ئامەدە Emişi kırbana Ahmet. خودت خودک ما آمد یم بینگولا ئەف ساتە کۆنشێری چ بکەن خۆلەف بنە هەفتۆ ناوەکەش دڵخۆ بکەن ئیدیەم دەست پێ بکەن وەخت دچێ وەخت زێرە Xebanû, xeberê profesörê hinekî cidî bi navekî pêşxwar bîne. پرۆفەسۆر مەهاباد Havler. قامشلو Amed. Profesör pirseke me hebûn. کەم کامەت پرسیتێکی خلاص نابێت Di filîma de dema çûne diziyê maskê wa hebûn. Ma em jî çîtkewlûnîne. Ere profesör. مان لە میراتێ ئەفدە هەفتێمە سەر ئەدەبلەتێ خواستین ژمارە نهاتن مە چوو مەژبێکە خۆری قامشتۆ سپاس ماهاباد سپاس ئامەد سپاس هەولێر ئەم هەر نەباغین Profesör pirseke min diye bû. دەکاژە حەتە بێلۆ مەنام فاتڵشە قەهێتەلۆ Pirs bi eyb em diziya çıkın. Hatta ve diziye çıkın. ماهونزان دەمێ دزیا چکن